و شاری هەولێر و لەوێ کۆڕێک بۆ نووسەر و هونەرمەندی شێوەکار عەزیز پیرداوت ڕێکخرا. بە مەزانی خوێندنەوەم بدەم. کتێبخانەی نازەنین حەیدەری لە هەولێر گۆڕێکی بۆ نووسەر و هونەرمەندی شێوەکار عەزیز پیرداوت ڕێکخست. عەزیز پیرداوت نزیکەی 50 ساڵە شێوەکارە. لە کۆڕەکە عەزیز پیرداوت باسی لە قۆناغەکانی ژیانی خۆی کرد کە وەک هونەرمەندێکی شێوەکار و نووسەر دەیان بەرهەمی بڵاو کردوتەوە. هەر لە کۆڕەکە تیشکی خستە سەر ڕەوتی هونەری و ئەدەبی ساڵانی هەشتاکان کە وەک شێوەکارێک لە دنیای هونەری کوردی توانای بەهرەکانی خۆی پەرەپێداوە. لە لێدوانێکی بۆ کورسات مەگەزین عەزیز پیرداوت ئاماژەی بە سەرەتاکانی کاری هونەری شێوەکاری خۆی و قۆناغی ئێستای کرد کە بەردەوامە لە نمایشکردنی تابلۆکان و بەرهەمە شێوەکاریەکانی. ئەمن ئەو بەهرەیەم لە داکەم وەرگرتیا پێ بە پێ هەنگاو بە هەنگاو لە گەرتەمەنم ئەویش بە پێشکەوتن بووە تا ئێسش بەردەوام و مامۆستای بوومە لە پەی مانگای هونەرە جوانەکان لە کۆلیژی هونەرم لە مووسڵ تەواو کرد سەرەتا کە پەی مانگای مەڵبەندی خوێن لەوێن دەرێش هەر هەمیشە لە ناو مەرسەم بووم و خۆم پێگەیان دووستفادم لەو کەسە ژۆردەگرت کە بەغەڵەت ڕسمی دەکرد کە ئەمن دووبارەی نەکەمەوە وەکو ئەو مامۆستای باشم هەبوو برادری باشم هەبوو لەو مەجاالەی هاانیاندام بەس دایکم بەهرەدارێکی یان کەسێکی فرە بەهرە بوو هەم دەنجی خۆش بوو هەم ڕوئیای هونەری جوان بوو دەستی ڕەنجیم بوو لە ئیشکردن پێیان دەگۆ خوچە ئامینێ ئەنی ژنەشی خاتوونی ناومەجلیسی ئافرەتان بووە زۆر بە تەقدیر و بەڕێزەوە ئەوەیان دەکرد جا هەموو جاڵێ خەیاتیشی دەکرد دەهات دەگوت عەزیز کوڕم ئەو ڕسمی یان ئەو نەخشەی لە ئەو قماشەی بکردم و دایم ڕسمی نازانم کچکە بوومە ئەنی لە قۆناغی یەک و دووی سەرەتایی بوویمە ئەو کاتە دەمگو دایم ڕسمیان دەگو کوڕمە تو مادەم قەڵەمت لە دەستە فێر دەبی دەزانی ترس نایە ئیتر لەو ڕۆژێەوە هەتا ئێستا ئەو قەڵەمم هەر لە دەستە و قسەکەی داکم هەر لە بیرە و ئەمیش بەردەوام ئینشاءڵڵا شتی جوانتریش پێشکەش دەکەی.